سڵاتان لێ بێت بینەرانی کورسات نیوز من ڕۆتۆفیقم لە ئەڵخێمشەی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر ڕێکەوتنی هەرێم و بەغدا لەسەر دۆسیەی نەوت. هەمومان نەزانین دوای 10 ساڵ لە سربەخۆی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان و لە ماوەی ئەو 10 ساڵەدا ئەو هەموو مەینەتی و دەردەسەری و نەکبەتی کە بەسەر خەڵکی کوردستان و بەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستان و هەروەها بەسەر ئەو پرۆژە گرنگە استراتیژیانی کە لە هەرێمی کوردستان داهات دوجار بە هەوڵی زۆرینەی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و لەسەر و هەمویانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێستاش ئەو خۆشحاڵی زۆری خەڵکی کوردستان کە پێیان خۆشە جارێکی دیکە مەلەفی نەوت چۆتەوە ژێردەستی حکوومەتی عێراق و لە ڕێگەی عێراقەوە نەوتە فرۆشرێ و دوجار هەر لەو ڕێگەیەوە پشکی هەرێمی کوردستان لە پرۆژە یاسای بوجە و لە ماف و شایستەدارەکانی دەگاتە هەرێمی کوردستان. ڕێکەوتنەکە تا چەندە گرنگە بۆ خەڵکی کوردستان ئەوەی کە لە ڕێکەوتنەکەدا واژۆ کراوە تا چەند ئەتوانێت لە داهاتوودا جێبکرێتەوە لە یاسای نەوت و گازکە بڕیارە لە پەرلەمانی عێراق خوێندنەوەی بۆ بکرێت. هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئاراستەیە کە لە ڕابردوو هەمیشە پێداگر بوو و داکۆشیەکە لەسەرەوەی کە پێویستە چارەسەری مەلەفی نەوت لە بەغدا بێ و فرۆشتی نەوت لەلایەن بەغداوە بێ ئێستا وەکو ئەنجامەکەی بینین تا چەندە گرنگە بۆم قۆناغە. ئەو پارەی کە لە داهاتوودا دێت تا چەندە کاریگەرە بێت بۆ بژانەوەی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی و بە شێوازێکی دادپەروەرانە بەسەر هەموو خەڵکی کوردستان بەسەر هەموو ناوچەکانەدا بەشەکرێت. ئەو پارەی کە لە داهاتووە دێت تا چەند کاریگەری بێ بۆی کە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە یاسای بودجەی هەبێت و بینێرێتە پەرلەمانی کوردستان. ئەم شەو لەسەر کۆی ئەم بابەتە گفتوگۆکەین بە میوانداری برای بەڕێزمان کاکە سەرکۆ ئازاد گەڵاڵی ئەندامی لێژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان. کاک سەرکۆ بەخێر بێت. خۆشحاڵین ئەم جارەژە نزیکەوە بینی. ڕێکەوتنەکە واژۆ کرا و خەڵکی کوردستان بەگشتی ینی زۆریان خۆشحاڵن بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان خۆشحاڵن و لەسەر هەمووشیانەوە ینی نایشارینەوە بەڕاستی هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا لە میدیاکانەوە ئەیبیستین لە سەر شەقامەکان و لە شوێنە گشتیەکانە کە خەڵک باسیەکە دەرەنجامەکەی ئەوە تا هەر گەیشتین بەوەی کە ئێمە دوجار ڕووبکەینەوە بەغدا و نەوتەکەی تەسلیم بکەین. بەگشتی قسە و باست و خوێندنەوەت بۆ ئەو ڕێکەوتنی کە ئەم ڕۆژۆکرا لەگەڵ عێراق دەچێت. زۆر سپاس بۆ جەنابەت بۆ بینەرانی عزیزی کەناڵی کوردستان. لە ڕاستیدا ئێمە لە ماوەی ئەو کاتێک کە ناونرا ئابووری سربەخۆ بووە هۆی ئەوەی کە خەڵکی کوردستان بێتەوەی کە هەم قەیرانێکی ئابووری گەورەی توش بێەوە بێتەوەی کە گەشەی ئابووری لە هەرێمی کوردستانە نەما حتا ئەوەی کە نەما جگەلەوەی کە گەشەی ئابووری تێدا نەماوە پرۆژەکان وەسێنراوە لەگەڵەوەی کە ناتوانرا خزمە گوزاریە گشتیەکان لە کارەبار لە تەندروستی لە بەنزین لە نەوتی سپی لەمانە دابین کرێەوە ڕێگەوبان ئەمانە جگەل لەمەیش کە هەرێمی کوردستانی هێنایە حاڵەتێکی زۆر خراپ و خۆتان نەزان لە دوای 2014 زۆرترین خۆپیشاندان و ناڕزایەتی لە ناو خەڵکی کوردستان و چین و توێژە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە بووە و یەکێک لە ئەساسیاتەکانی ئەوەش کارگەشتە ئەوەی کە دەستیان بۆ گیرفانی موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان برد و لە تاریخی حکومڕانی کوردستانە و لە تاریخیشە لەی شوێنەکان نەبووە کە دەست ببرێ بە لێبڕین بە دزین بە بردننی موچە و پاشەکەوتکردنی موچە ئەمانە هەمووی لەسای ئەم چۆنە لە ئابووری سربەخۆ بوو کە نەوت هەناردە بکرێن بەڵام خۆی کێشەکە چی بوو لە سەرەتادا بە هەشتێکیان بۆ خەڵکی کوردستان دروست کرد کە ئێمە نەوتی خۆمانە فرۆشین ئێمە هەرێمی کوردستانە بینە ئاڵای کوردستانە بینە سەر وزەی جیهانی و ئەمڕۆ بینیمان ئاڵاکە لە بەغایشە هەڵکەس ینی پێی ناخۆش نەبووە گەروابێ قسەکەم ئەمەوێ بە تاواتی سوورەکە باس بکەین چونکە ئەمە بەشێکی لە ڕابردووە ئەمە ئەم خۆشحاڵی و دەرهاویشتانێکی ئێسایی بینین هی ئەو عەزێت و مەینەتی و سگوشینەی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان قەیرانەیەک بە دوایەکە ئەم هەموو قەیرانەیە کە بەهۆی ئەم هەناردەکردنینەوەتەوە خۆ هەموو خەڵکی کوردستان بڕوان ناکەم هیچ تاکێکی خەڵکی کوردستان حەز نەکە دەوڵەتی خۆی هەبێت
کە بینیمان چی بەسەر هەرێمی کوردستانە یانا بە بانگەشەکردن و دواتریش چۆن گەڕانەوە و هەموو کەسێک حەزەکە هەرێمی کوردستان ئاڵای پیرۆزی کوردستان لە وزەی جیهانیا ببینرێت و بتوانێت ئەم نەوتەی خۆی ئەم نێوتەی کە پەیوەستە بە داهاتووی نەوەکانی ئێمەوە پەیوەست نییە بە یەکێتی و پارتی و گۆڕان و هیچ لایەنێکی سیاسی و ئەمە پەیوەستە بە خەڵکی کوردستان و بە وزەیەکە لە بابەتە استراتیژیەکان بەڵێ هی گەلە ئەمانە هەمووی هۆکارم بۆی کە ئەمانەی کە ئیدعای سەربەخۆی نەوتیانە کرد و پارتی دیموکراتی کوردستان لە ئەساسەوە من ئەمێ یعنی بە ڕوون و ڕاشکایی بڵم چونکە ئێمە لە پەرلەمانە نەمان شاردۆتەوە ینی لە 4 ساڵی ڕابردووی پەرلەمانە قسەمان کردووە لە بەرامبەر سەرۆکی حکوومەت هاتوۆتە پەرلەمان و قسەمان کردووە وەزیری سامانە سروشتیەکان هاتووە باسمان کردووە ئێمە لە فرۆشتنی نەوتە لەوەی کە بوو بە ئەوەی کە ئەمان باسییان ئەبێ بە نیعمەتێک بۆ خەڵکی کوردستان ئەبێتە هۆی بژانەوەی ئابووری کوردستان ئەبێتە هۆی ئەوەی کە گەشەی ئابووری کوردستان بێ ژێرخانی ئابووری و سەرخانی ئابووری هەرێمی کوردستان زیاد دەکرێتەوە هەموو هاوڵاتیەک حتا باسیێوانە کرد ڕسیدێکی بانقی ئەکرێتەوە ماگانە $500 بۆ هەموو هاوڵاتیەک ئەو مناڵی کە لە دایکە بێت وەکو کۆیت و ئیمارات پارێکی حسابی بۆ دانرێت بەڵام بینیمان بە سایی ئەم ئابووری سربەخۆی کە پارتی دیموکراتی کوردستان و دەستی گرت بەسەر مەلەفی نەوتیە و مەلەفی نەوتی لە تاریکی و لە ناڕۆشنی و ناشەفافیەتە هێشتەکانش بە شخصی کران جگەر لەوەی کە ئاینوت ئێمە ڕسیتی بانقیەکە یڵینەوە ئەکەینەوە بۆ مناڵێک کە تازە لە دایکە بێت و پارەیە خینە سەر هەموو مانگێک ئەوەی کە مناڵی من لە دایکە بێت ئێستا یەکی $10,000 قەرزارە بەهۆی ئەم سیاسەتی نەوتیەوە کە بینین $32 میلیارد قەرزارین لە پای ئەو فرۆشتنی 32 میلیارد حکوومەت یاریمی کوردستان بە قسەی بەڕێز سەرۆکی حکوومەت مەسرور بەرزانی باسی کردووە خۆی یعنی کێشەکەمان لەمایە بۆیە من باسی ئەمەم بۆ کردی ئێمە یادگارێکی تاڵمان هەیە لەگەڵ فرۆشتنی نەوتی یاریمی کوردستان لە ڕێگەی تورکیاوە و بەسەر بەخۆ ئەمە بووە هۆی ئەوەی کە وێرانێکی گەورە بەسەر هاوڵاتیانی کوردستان و ئەم هەرێما بێت بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە بە تایبەتی لە 4 ساڵی ڕابردووە بە جددی کاریوەیە کرد کە پێویستە کات عمقی استراتیژی چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان بەغدادە نەک تورکیا نەک ئەنقەرە نەک هەر شارێکی هەر وڵاتێکی کەیە بۆیە ئێمە کارمان زۆر لەسەر کرد لە کاتی پەرلەمانە وەکو فراکسیۆنی یەکێتی وەکو ئەندامانی لیژنەی سامانە سروشتەکانیش کە ئێمە ئەندامین لەوێ و لە کۆبوونە تایبەتەکانمانە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان و لەگەڵ ئەوەی کە پەیوەستە بە مۆزوعی نەوتیەوە ئێمە یعنی چەندین داواکاریمان کردووە من بۆ خۆم 34 واژوم لە معارەزەکانیش کۆ کردەوە بۆەوەی کە وەزیری سامانە سروشتەکان بێت و سەرۆکی حکوومەت بێتە پەرلەمانی کوردستان باسی لەسەر قسەی سەرۆکی هەرێمی کوردستان بە ڕێز نێچیرەبان بەرزانی کە عقدی 50 ساڵی کردووە پێویستە کات ئەم حکوومەتەی ڕابردوو سەرۆکەکەی نێچیرەبان بەرزانی بۆ ئێستا مەسرور بەرزانیە لە پارتی دیموکراتی کوردستانە یعنی ئەمە یعنیەوە نییە ئەم خۆی بێبەریکات لە کابینەیەکی تر ئەمە شتێک نییە ینی حقیقەتێکە داوامان کردو بێنەوێ بەڵام ئامادە نەبوون بێنە پەرلەمان ئەمان بە هیچ شێوەیەک ناچوونە ژێرباری قسەی هیچ ئۆپۆزیسیۆن هاوڵاتیان ئەوانەی کە زەرمەند بوونە و پەرلەمان تەنانەت هاوپەیمانەکانی خۆشیان بزەبێت خۆیسای بینین ێستا ئەوانەی کە هاوبەش بوونە لەم حکومڕانیە و خوێنیان داوە بۆ ئەم حکوومەتە ئێستا چۆن مامەڵاکەن لەگەڵیانە ئەوە ئێستا خۆیان کردو بەوەی کە چۆنە لە قۆڕخکارێکی گەورە بووە لە مەلەفی نەوتیە بۆیە بە بەش بە حاڵی خۆم و بە قەنەعەتێکی مطلقی خۆمەوە ئەم ڕادەستکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بە بەغداد بڕیارێکی باشە و دروستە لە جێ خۆیەتی بڕیارێکی دروستە بەڵام ئەبووە 10 ساڵ پێش سەرکرایە ئەمە بووە لە جاتیەوەی ئێمە ئەو دوای دێمە سەر ئەگەر جەناب مەجاالم بی زەرەر لەو 10 ساڵی ڕابردووە هەرێمی کوردستان چەند $1 میلیارد زەرری کردووە چی نەوردەکارێکانەوە چەندێکمان زەرەر کردووە و چەندێکی بۆ کۆمپانیا حیزبەکانی پارتی دیموکراتی کوردستان ڕۆیشتووە و چەندێکی بۆ ئەو مەلەفانەی کە پەیوەست بووە بە دەڵاڵەکانی بواری نەوتیەوە ئەمانە و چەندێکیش هاوڵاتیان موچەکانیان پاشەکەڵ کرا و پارەیان نەبووە بچێت
دلی جەژن کڕێن لە سێ مانگ جارێک موچە نەدراوە یعنی هەبووە لە سا 25 موچەی پێدراوە هەبووە 4 مانگ جارێک لە ساڵێکە 4 موچە دراوە یعنی ئەمانە ینی ئەبینین هەندێک کۆمپانیای حیزبی من ئەمە لە خودی وجودی سەرۆکی حکوومەتە لەناو پەرلەمانەوتمە کۆمپانیاکان هەمویان بوون بە ملیارات دلار و خەڵک گیرفانی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستانیش دراوە هیچی تێدا نییە کە لە جەسایی ئەم نەوتە هەبێ ینی کۆمپانیا بووە نزیکەی لەو 10 ساڵە نزیکەی 30 میلیارد دلار هینی هەبووە ینی و بەرهێنانی کردووە لە بواری نەوتیە ینی ئەمانە هەمووشی و بۆری کوردستانی پێدراوە ینی هەر بۆریەی کە حکوومەت هێرێمی کوردستان خۆی دروستی کردو دواتر فرۆشراوەتەوە بە بەو کۆمپانیای کارکە کۆمپانیای کاری دیموکراتی کوردستانە بۆ حیزبیە هەمومان نەزانین و دواتر حکوومەت هێرێمی کوردستان مانگانە لە 8 مانگە پارەی ئەوەی داوەتەوە بەکار کە پێی فرۆشتووە لە 8 باشە کاک سەرکۆیانی کەواتە ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی هەموو هاوڵاتێکی کوردستان خۆشحاڵ بێت چۆن ئێمە لە ناو قاعاوتمان پارەی نەوت و داهاتی نەوت لە بەرمۆدایە ینی لە سێگۆشەی بەرمۆدایە ینی ئەمە بەڵە ینی نامێنێتەوە ینی ئێمە ئەگەر جەنابەت یارمەتیم بێ وڵای بەجار ینی بۆ نمونە قسە لەسەر ئەوە بکەین ئێستا ڕێکەوتنەکە کراوە لە نێوان هەرێم و بەغداوە و تاوکو جەنابیشت ئاماژەی پێگەی چکە تۆ ینی بەدەر لەوەی کە هاوڵاتی یاسایی ئەم هەرێمەی پەرلەمانتاریشی زەبت ینی پێگەکەت پێگەیشی گرنگە یعنی تا تۆ بۆ نمونە بە هەردوو پێگەکە خۆشحاڵی کاڵی پێم خۆشەکە نەوتی هەرێمی کوردستان هاوڵاتیانی کوردستانەوە ئەم پارە ئەم دزی و جەردەیەی کە لە نەوتاکرا ئەو چەتەیە کە لە نەوتاکرا ئێستا ڕێگری لێکرێ خۆ ئەم ئێستاکە هاتونتە ژێربار قەتع بووە خۆمە ینی لە ئیجباریا بوو ئەمە پرسم یعنی سەر ڕێکەوتنەکە ئیمزا کراوە و ئەوەی کە هەیە ینی بۆ نمونە دەبێت بە پێ و ڕێکەوتنە شایستە و ینی موچەی هەرێمی کوردستان لە بەغداوە بێت ئەتوانین بڵین کۆتایی بە هەموو ئەو بابەتە نەخوازرا و گەندەڵیانە هێنێ کە جەنابەت ئاماژەت پێدا و دوجار ئەوەی کە سوودمەند دەبێت لە نەوتی هەرێمی کوردستان خەڵکی کوردستانە خۆی ئەزانی کێشەکە چێکا گاوڕێ ئێمە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە ئێمە دوو هینمانەیە دوو مەرحەلەمانەیە لە 2004 بۆ 2014 بۆ 2014 مەرحەلەیەک بووە کە نەوتمان دەرنێناوە هەمان بووە بەڵام بەو شێوازە نەمان فرۆشتووە بە بۆریان نەمان ناردۆ بۆ جیهان ئەم 2004 بۆ 2014 حکوومەتی عێراقی هەموو مانگێک یان ساڵانە بودجەی ناردووە هەندێک جار مانگانە بووە و خەڵک ئەزانێت لە ساڵی 2007 و 2008 و 2009 و 2010 و 2011 ساڵە خۆشگوزارێنەکانی هەرێمی کوردستان بووە هاوڵاتیانی کوردستان بووە من بۆ خۆم پەرلەمانتار نەبوومە توانیمە 3 ئیش بکەم ئەو کاتە یعنی ئەفسەر بوومە لە ئیشی کەم کردووە برادرم هەموو خەڵکی کوردستان توانی وەزعێکی ئابووری زۆر باشەوەیشی باشە بوو لەم موچەی دواناکەوت موچە جەژنانە هەبوو سەر موچە هەبوو پلەبەرزکردنەوە هەبوو دامەزراندن هەبوو ئەو پرۆژانەی کە ئێستا هەیە بۆ منە بە تایبەتی لەم شارای هی و سەردەمەیە خۆمە 10 ساڵە بێت ئێمە لە خنکانایە جگە لەمە مەرحەلەی کە دەست پێکات مەرحەلەی 2014 بۆ 2023 کە مەرحەلەی ئابووری سربەخۆ و هەناردەکردنی نەوتی کوردستان بە سربەخۆ بەوەی کە بتوانین ئێمە خۆمان بیفرۆشین و خۆمان داهاتەکەی بێنینەوە ئەم مەرحەلەیەکی قورس بۆ بە هاوڵاتیان مەرحەلەیەکی ڕەش و تاریک بووە لە مێشکی هەموو تاکێکی هاوڵاتیانی کوردستانە و هۆکار بوو بۆ ئەوەی کە چەندین خێزان لە یەک جابێتەوە بۆ ئەوەی کە هیچ هاوڵاتیەک لەم هەرێمەی ئێمە کە موچەخۆر بێ نەیزانیوە مانگی ئایندەی موچەکەی کێدرێت چارەنووسی ینی ئەمە ینی چۆنەڵێ ئەم ماوەی کە ئابووری سەربەخۆ بووە تاڵ بووە خراپ بووە بۆیە خەڵک ئومێدی وایە کە هۆکاری دڵخۆشیەکەی بەوەی کە ئەوە بێ خۆیمە ناڵێن حکوومەتی عراقی حکوومەتێکی شەفافی پاک و بێگەردی چۆنەڵێ چاکە خوازی ئەمانەیە خزمەت گوزارە بەڵام ئەبینین لە حکوومەتی عێراقی مانگانە من بۆ خۆم ئەزانم سۆمۆ لەو مانگا چەندێکی فرۆشتووە بە چەند فرۆشتوێتی بۆ چ وڵاتێکی ناردووە و چەندێکی گەڕاوەتەوە بە چەند دۆلارەکە بە چەند دینار گۆڕاوە شەفافە هەمووی ئەمانەی تایە ئیتر لە دوای ئەوە ئەدزرێت ئەخورێت
گەندەڵی تیاکری ئەمە جیاوازە بەڵام لەو کاتەی ئەچێتە ناو بۆریوە حتا ئەو کاتێ ئەفرۆشرێ و ئەخرێتە ناو چۆنەڵێ هینەکانەوە کەشتەکانەوە ئەبێت بۆ وڵات بار هەڵگرەکانەوە هەمووی دیارە و پارەکەیشی لە چ بانقێکە ئەگۆڕێتەوە ئەچێتە سەر ڕەسیدی دێتەوە بۆ وەزارەتی دارایی عێراقی وەزارەتی مالی عێراقی دیارە بەداتا و ژمارە ئەمە هۆکارە ئەم دوو هۆکارە ئەوەیە کە لە حکوومەتی هەرێمە یەکەم ئەوەی کە بینیمان وەزعێکی خراپە بووە دووهەم ئێمە من بۆ خۆم وەکو بڕاردەری لیژنەی سامانە سروشتەکان هەتاکو ئەم کاتێک لەگەڵ جەناب تا قساکەین لیژنەکەمان سەدان داواکاری و نووسراوی کردووە کە بێن لەگەڵمانە دانیشتن حتا لیژنەی پەرلەمانی کوردستان بۆی نییە چاودێری ئەوەی دیلۆیتیش بکات یعنی ئەبێ داوا لە حکوومەت کەی اینجا پرسیار بگاتێ ڕێکەوتنیی کردو بۆیە ئەو برادرانی کە لە لیژنەی سامانە سروشتەکان ئێستا گویان لێمانە لە پارتی لە یەکێتی لە گۆڕان لە کۆمەڵ کە پێشووتر لەگەڵمانە بوونە برادرانی یەکگرتو دڵنیان لەوەی کە هیچ زانیاری و داتایەکیان نەدراوە پێ بەڵام منەکەی بینم وەزارەتی نەوتی عێراقی و سۆمۆ کە ئەمادرێت بە هەموو پەرلەمانتارێک بە هەموو هاوڵاتیەک بە منێکی دانیشتووی هەرێمی کوردستان ئەمە چۆنەڵێ دڵنیاییەک مایاتێ پرۆسە ڕاستەکەیە و ئەمە دڵنیاییەک مایاتێک کە ئەگەر ئەم پرۆسەیە بچێتە بەردەستی حکوومەتی عێراقی جیاوازە لە ناشەفافێتەوە بێتە شەفافێت لەوەی کە ئەدزرێت و کۆمپانیای وەهمی دروستەکرێت و بەم شێوازە بێت ئەچێتە دەست یەکێک لەو کۆمپانیانە یان ئەوەی کە پێڵت سۆمۆ وەزارەتی نەوتی عێراقی هەموو شتەکان و بە شەفافی ڕوون و وازە هەبێ بەڵێ دواتر ئێمە قسەکەمان خەڵکەکە بێت ئەو کاتە چاودێری چی بکە خۆ ئێستا ئێمە بۆ نمونە لە 2002 ئەوەی کە ئابووری سەربەخۆ هاتوو لە دوای 2013 حکوومەتی هەرێمی کوردستان عیبێکی گەورە بووە کە بودجەی نەبووە یعنی معقول نییە لە هیچ تاریخێکە ئێمە من بۆ خۆم چوینە لە بانقی نێودەوڵەتی خولێکی بۆ لیژنەی لە مانگی دووە خولێکی کردەوە بۆ لیژنەی مالی عێراقی و لیژنەی مالی هەرێمی کوردستان بۆ هەردووکمان باشە لەسەر چۆنێتی ئامادەکردنی بودجە چاودێریکردنی ڕێکخستنی دادپەروەری عەدالەتی ئەمانە عیبەیەک بۆ ئێمە کە نەمانەتوانی قسە بکەین بەغا باسی بودجەکانی ئەم ساڵی ڕابردووە کرد ئێوە نەتانەتوانی باسی بە هیچ شێوەیەک نەمانەتوانی هیچ بکەین حتا حسابی ختامیمان نەدراوەتە یعنی بۆیە ناشەفافیت لە نەوتەکە هەبووە لە هەرێمی کوردستان لە خەرجکردنە و بە شخصیکردنی پارەی داهاتی نەوت و دواتر فرۆشتنەوەی بۆ کارێکی حیزبی یان بۆ گەورەکردنی دواتر ئەو نەعەدالەتی و نادادپەروەریشی کە هەبووە خوا با بچینە سەر بابەتی ینی بڵین باست لە زەرەری هەرێم کرد لە ماوەی ڕابردوودا لەو 2 ساڵە با باز ئەو قازانجەش بکەین کە ئیتر لەمەوە دووە بۆ منۆک و باز دەکرێت ینی پشکی هەرێم زیاد لە تقریبا 7 تریلیۆن دینارە لە پرۆژەیاسای بودجەی ساڵی 2023 عراقە ینی ئەگەر وابێت ساڵی سەر و تریلیۆنێک مانگی سەر و تریلیۆنێک دێت بۆ هەرێمی کوردستان لە ماوەی 10 ساڵاتەوە زەرێکی زۆرمان کرد بۆ باش حەزەکەم ئەو زەرانم پێ بڵێ لە مقابلە ئەگەر بتوانی ینی چۆنەڵێ ها بەراورد بکەی لەگەڵ ئەو قازانجی کە ئێمەتە لە مودوایکەین و بە خەڵکی کوردستان هی ئەم 10 ساڵی ڕابردوو باش قازانج و زیادەکەی دەرەکەین دەرەکەوێت حەق زۆر دواتریش بەوردی باسەکەم چیمانە بێ پشکی هەرێمی کوردستان لە ماوەی نێوان ساڵانی 2014 بۆ 2021 بریتی بووە لەنەوە 7 تریلیۆن 550 ملیار دینار باشە تەنها چەندێکی بۆ هاتووە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان 15 تریلیۆن و 930 ملیار دینار هاتووە یعنی لە بەغاومە بەس بەڵێ خۆی ئەگەر ئێمە ڕێکەوتنمان کردە 2014 تا 2021 ئێمە نزیکەینەوە حوت هات بەڵام چەندێک نهاتوە بۆ هەرێمی کوردستان زۆر نهات 81 تریلیۆن و 610 ملیار دینار نهاتە هەرێمی کوردستان یعنی ئەلێرە ئێمە 81 ملیار تریلیۆن دینار زەرەرمان لە ماوەی 10 ساڵە بەڵێ لە ماوەی ئەم 10 ساڵە دێنە سەر چی داهاتی فرۆشی نەوتی هەرێمی کوردستان لە ماوەی ئابووری سەربەخواچی بوو کە خۆمان فرۆشت بەڵێ کە خۆمان فرۆشتیمانە حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی سیاسەتی ئابووری سەربەخۆیی لە ماوەی لە ساڵی 2014ەوە هەتاکو 2021 باشە 2014 بۆ 21 نەک ئەم 2 ساڵیش ئەم 2 ساڵیشمان لێ لابردووە نزیکەی
1 ملیار و 100 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشتووە باشە و هەناردەی کردو بچگەل لەوەی کە ڕۆژانە 22,000 بەرمیل لە درێت بە کۆمپانیای کار و بەناوخۆیی ئەمانە حسابی هیچ نییە و ئەو 40,000ی کە بە تەنکەر ئەدزرێت و ئەبرێت و ئەوانە ئەمانە هیچ حساب نەکرا ئەمانە هەمووی وەکو چۆنەڵە زەڵاتەیەکە و هەبوو بەربانک شەربەتێکی مێوژایان شتێکە کە ئادرێتی ئەمەیە لەو ماوە من بە نزیکەی کە بۆ نمونە هەندێک جار چۆتە $110 هەندێک جار هاتووەتە بۆ نمونە $30 بەڵام بە معدلی کە حسابەکەی نزیکەی 55 بۆ 53 بۆ $54 بووە $54 فرۆشتێ بە کۆی گشتی بەبێوێ هیچ خەرجێکی تی یا تێچوون و بڕەکەی بێت حکوومەتی هەرێمی کوردستان 55 ملیار دلار کە ئەکاتە 68 تریلیۆن باشە ئەمە دەستکەوتی بووە بەڵێ 68 بەبێ ئەوەی پارەی نەوت ئێستا بۆت حسابەکەم 68 تریلیۆنمان داهات هەبووە بەبێ ئەوەی پارەی چی لێ دەربکەین پارەی خەرجی کۆمپانیاکان پارەی بەرهەمهێنانی نەوتەکە پارەی ئەوانە لێ دەرنەکرد نەخێر ئێمە وەزیری سامانە سروشتەکان هاتوۆتە لیژنەی ئێمە لیژنەی سامانە سروشتەکان لە مانگی حوزەیرانە بوو 2021 وتی ئێمە لە سەدا 50 لە پەرلەمانی کوردستانیش ئەمەی وتی ئێمە لە 158 داهاتی نەوت ئەدرێت بە چەندێک ئەدرێت بە کۆمپانیای نەوتیەکان ئەدرێت بە خەرجی بەرهەمهێنانی نەوت لە 120 ئەدرێت بە خەرجی بەرهەمهێنانی نەوت تێچووی دەرهێنانی نەوتەکە لە 14 شایستەی کۆمپانیاکان لە 14 لە 6 بۆ کری گواستنەوە برێک ئەوەی کە بۆ کار و ڕۆز نەفتەڕوان تو حسابی کە ئەمە 58 نەم 58 یعنی ئەگەر ئێمە بە هەفتایش حسابی بکەین باشە هەشتەکەیشی لێ بەرین بڵێن وازی لێ بێنە لە 150شی بگەڕێتەوە بۆ حکوومەت کە 42 گەڕاوەتەوە نزیکەی 28 ملیارد دلار گەڕاوەتەوە کە ئەوەی کەم نێڵێم دە ساڵە بەڵێ چیتر هەبووە دزیەکی کە هەبووە لە ناو ئەم مۆزوعی مەلەفی نەوتیا کە هەموو هاوڵاتیان نەزانن و ئێمە لە کابینەی پێشوە باسیێوانە کرد کە $11 کەمتر لە بازارێک لە برەوەی بۆ نمونە ئێمە ناوەندێکی نێو دەوڵە چۆنەڵێ فەرمی نین یان دەوڵەت نین وتیانەوە بە $11 کڕیارەکانەوە بەڵێ $11 کەمتر بەڕێز سەرۆکی حکوومەتی کابینەی نوێم هاتە سەر هاتە بەردەم پەرلەمان ولا دوو کۆنگری ڕۆژنامەوانی وتی ئێمە $11ەکەمان هێناوەتە $9 دواتر هەر لە کۆنگری پێش ڕۆژی جەژنا کە پار کردی وتی گەڕاوەتەوە بۆ $11 یعنی ئەمە $11ەکەی بۆ حسابەکەین $11ەکەی بۆ حسابەکەین بەڵام بەپی ئەو بە دوواداچوونانەی کە کراوە لە هەموو ئەو کۆمپانیانەی یا چاودێریکردنە لە مەلەفی نەوتیەوە سۆمۆ و ڕێکخراوە نێودەوڵەتەکان یان ئەو ڕێکخراوانەی کە پەیوەسەر بە شەفافیت لە بواری نەوتیا باس لەواکرێت ئێمە خەڵکمان هەیە مرتەزا لاخانی من بۆ خۆم قسەم کردووە لەسەری کە ملیارێک دۆلاری لە لوبنانە گیری کردووە سەرۆکی حکوومەت و وتەبێژی سەرۆکی حکوومەت و داواکاری گشتی داوای لەسەرم قەید کردووە وەکو ئەنجومەنی وەزیران لەسەرەوەی کە من وتومە دواتر خۆیان هاتون وتیانە بڵێ ملیارەکەمان من دواتر بەڵگەکانی خۆیان لێدوانەکانی خۆیان وتم ئەمە بەڵگەکانە کە خۆتان دوای 4 مانگ 6 مانگ هاتنە سەر و قەنەعەتی بەڵێ گیری خوارد لوبنان تووشی هەرەسێنان بوو قەیرانەکە بوو ئیجبار بوون کە ئاعتراف بکەن کە ئەم پارەیان لەوەی گیری خواردەوە لە دیلۆیت تا ئیعلانی کرد کۆمپانیای دیلۆیت ئیعلانی کرد ئێمە بەو حسابەی کە لامانە کە نزیکەی $7 کەمتر فرۆشراوە $7 فرۆشراوە سێ کۆمپانیا هەبووە دەڵاڵی کردووە بۆ فرۆشتنی نەوتی بۆ فرۆشتنی نەوتی و لێرە شوێڵێم ئەم سێ کۆمپانیایە نەیەکێتی تیابووە چونکە من پرسیارم کرد کۆمپانیەکان ناوخۆین کۆمپانیاکان کۆمپانیای هاوبەشن چۆنەڵێ بەڵام ئەمانن کە وەزیری سامانە سروشتەکان بەڕێز ئەوەی کە تاڵانی نەوتی کرد ئەوەی دزی لە نەوتی هەرێمی کوردستانە کرد وێرانی ئەم هەرێمەی کرد ئاشتی هەورامی بوو ئەمە لەسەر دەستی ئاشتی هەورامی و ئەم سێ کۆمپانیای نزیکی پارتی دیموکراتی کوردستانە باش ئەم سێ کۆمپانیایە ئەوەی کە ئێمە لامانە
$4 لە هەر بەرمیلێک نەوتە قازانجیان کردو $4 ئێمە چەندێکمان فرۆشتووە یعنی ئەوەی کە ئەو نەوتەی کە باسم کرد 1.1 ملیۆن بەرمیل نەوتمان فرۆشتووە زۆرە ئەکاتە چەندێک ئەگەر بە یانزەکە حسابیکەی ئەگەر بە $11 حسابیکە کاتە نزیکەی 12 ملیار و 135 ملیۆن $. $4 حسابی ئەو ملیار و 100 ملیۆن بەرمیل نەوتە بکەین ئەکاتە نزیکەی 4 ملیار و 440 ملیۆن $. بەس قازانجە بۆ ئەوان ڕۆژ بەس بۆ سێ کۆمپانیای حیزبیەکە ئەمە لەماوەی ئەو 10 ساڵەشە بەڵێ ئەمە جگە لەوەی کۆمپانیای خزمەتگوزاریەکانیان سکیوریتەکەی کە ئەوەی کە باسم کردی ئەوەی کە بۆ جەنابتم باس کرد کە لە سەدا 20 بۆ خەرجی بەرهەمێنانەکەی حساب بکرێ بۆ نمونە ئاوێکی ئاوا ئەێنن بۆت کە هەموو کێسەکە 6 دانەیە بە 2000 دینارە ئەمان یەک ئاویان بە 3000 دینار حساب کردو کۆلایەک بە 7000 دینار فرۆش حساب باشە ئەمە جگە لەوەی ئەو کۆمپانیانە هیچ کۆمپانیایەک هاوڵاتیەک ناتوانێت بچێتە خوڕمەڵەیە بچێتە شێخان کۆمپانیای خزمەتگوزاری هەبێ ئەم لە 158 بەمەش ڕۆشتووە ئەمە ینی جگە لەوەی ئێستا خەڵک یەک شتێ کاکسەر خەڵک لە زەرەری ئەمە ئەگەر بەس ئەو 4 ملیارەی کە بۆ دەڵاڵەکانی نەوتی هەرێمی کوردستان کراوە وای بۆ ئەو سێ کۆمپانیا حیزبێ کراوە بەس ئەوە بدرایە لەم 10 ساڵە ئێمەمانتوانی نزیکەی 40,000 خوێندنگە دروست بکەین نزیکەی 23,000 نەخۆشخانە دروست بکەین جگە لەوەی لە هەموو دێهەکانی گوندەکانی زاخۆی دەلالەوە حتا کفری ئێمەمانتوانی قیری بکەین ئەوەی کە حکومەتی بەس بەوەی کە ئەمانتوانی بخێنە ژێرخانێکی ئەمانتوانی ژێرخانێکی ئاوری ئەو داتایشی زۆر گرنگە کاک هاوڕێ ئەنی کێشەکە لەمایە ئێمە ئەگەر داهاتی هەرێمی کوردستان هەموو فەرقەکەی لەگەڵ حکومەتی عێراقەکە ئێمە تەسلیمیەکەینە لە چیایە فەرقەکەی لەمایە ئێمە جاران $1 ملیار داهاتی نەوت وایە 580 ملیۆن $. دیارنامە ڕێکە بەرمۆدا ئێستا پێچوانە ئەبێت لەم پرۆسیا چۆن ئەبێت ینی بەڕاستی لەم ڕۆژە بزانین ئەڵێ سەر و تریلیۆن یەکێت مانگانە یعنی ئەمە بە واقعیە ینی بۆ ئێمە بزانین خەڵکی کوردستانیش لای ئاشکرا بێ وانە ئەگەر بەپی ئەوەی کە ئەم ڕێکەوت نەکرا و ئەوەی کە دیارە حکومەتی هەرێمی کوردستان ئەوێت ئەگەر هیوادارین ئەمە نێنێتە سەر هەرێمی کوردستانە نیەتی ئەوەی نەبێت بێت لەو بودجەی کە حکومەتی عراقی نێرە بۆ هەرێمی کوردستان و کە لە 12.7ەکەیە نێت پارەباتەوە بەو کۆمپانیانەی کە هی خۆیان و شەریکن لەگەڵیانە قەرزی بێتەوە پێویستەکات ئێستا داوا لێرەوە داوا لە یەکێتی نیشتیمان تیمی یەکێتیەکەم داوا لە تیمی گۆڕانەکەم لە معارەزاکەم لە هاوڵاتیانەکەم کە لە ئەمڕۆ زیاتر نییە دواوێت کە حکومەتی هەرێمی کوردستان ئیجبار بووە بەمە ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ هاوڵاتیانی کوردستان بۆی نەوتەکەی نەدزرێت نەبرێت و شەفافێت گەڕێتەوە داوایان لێکەین و ئێمە بۆ خۆمان فشارەکانمان بەردەوامەکەین لەسەرەوەی کە لە ئەو پاشەکەوتی موچانەی کە لە موچەخۆران کراوە ئەمە بۆی ئەبێ بگەڕێتەوە بۆ هاوڵاتیان ئەمە لە پێی چونکە بەڕێ سەرۆکی لە بەرزکردنەوە بۆ ناڵێ بەڕاستی گرنگترین ینی ئەمە بۆ ئەمەی کە یەکی کە لەو خاڵانەی کە لەواچێت لە ئایندا بەرام بکرێت و ئێمە داوامان کردووە ئەوەیە کە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بچێتەوە بۆ هەر شارە و ئەوە نکات ینی وەی کە ئێستا سلێمانی تووشی بۆ دەرمانی نییە بچێتەوە ناوەندێک یان یەک خەزێنە لێوە دابشکرێتەوە ئەم فشارانەی ئێمە کردومانە لەواچێت لە ئایندا ئەم قابلی من بالای جەنابەت سەیڤ ڕیکۆرد بێت حکوومەتی عێراقی ئەبێت لەگەڵ ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بچێتە ژێرباریەوەی کە لە 150 داهاتە ناوخۆیەکان بە تایبەتی ئەوانەی فیدراڵین لە خاڵە سنووریەکانەوە ئەمەش بێتەوە بۆ ئەوێ و ئەمەش دیسان ئەبێ بچێتەوە خزمەتی هاوڵاتیانی کوردستان خاڵێکیکەشەوەیە کە جێگەی دڵخۆشیە بۆ من وەکو ئەندامێکی لیژنەی دارایی کە چەند ساڵێک ئیش لەسەرواکەین کە لە خاڵە سنووریەکانە شەفافێت هەبێ دووەسڵ نەبێت بە پارەی دینار و دۆلار وەرنەگیرێ چۆنە بە ڕەسیدی ئەوە نەکەن بۆ کۆمپانیاکان بۆەوەی
هینیان بۆ بکرێت ینی چۆنە لێ خۆشببوونی گومرگیان بۆ بکرێت بە قاچاقیا بێنن ئەمانە هەمووی هۆکارێکە بۆی حکوومەتتی عراقی بتوانێت بە شێوازێکی دروست ئەم خاڵە سنووریاوە داهاتەکەی بێتەوە بۆ خەزێنەی حکوومەتتی هەرێمی کوردستان یان خەزێنەی حکوومەتتی عراقی و بدرێتەوە بە هاوڵاتیان و شەفافێتیش بگەڕێتەوە بۆیە ئێمە دوو شتمان لە بەردەسایە ئەو پارەی کە حکوومەتتی عراقی دیاری کراوە لە بوجا بە دڵنیاییەوە قەنەعەتمان وایە لە برۆی ئێمە ڕێکەوتنیەکە و ئەما بێتە ئەساسێک بۆ یاسای بودجەی کە خوێندنەوەی بۆ کراوە بەڵێ چێتەوەی کە قسەی لەسەر بکرێت و تەسەورەکرێت لەم مانگا پەسەند بکرێت و دواتر یاسای نەوت و گازەکە کە ئەمانش هەمووی هۆکارە بووی کامە بێتەوە کەینێکی چۆنە لە ڕێکەوتنیەکی درێژخایەن و نەوتی هەرێمی کوردستان حکوومەتتی عراقی مامەڵی پێوە بکە و بیفرۆشێ ئەمە هۆکارێکە بۆی ئێمە لەو عیبە حکومڕانیی کە بەسەرمانە هاتووە لە ماوەی 9 ساڵی ڕابردووە 10 ساڵی ڕابردووە ئەوە بووە کە بودجەمان نەبووە کە ئەساسیاتی ئەلفوبێ حکومڕانی هەرێمی حکومداری ئەلفوبێی کاری پەرلەمانی بریتێ لەوەی کە بودجە بێ بۆچی بودجە گرنگە بودجە لە بەرەوەی گرنگە هەموو ئەو داهاتانەی دێتەوە دەچێتە یەک خەزێنەوە و لەم خەزێنەوە ئەچێتە بەردەم وەزارەتەکان دیاریەکە پێویستیەکانی وەزارەتەکان جگەل لەوەی کە ئێمە پارەی بۆ موچە دیاریەکرێت ئێمە پارێکی زۆرە چێ بۆ موچە کە ئەمە دیاری کراوە زام نەکرێت هاوڵاتیان ئەزانن لە ماوەی یەک ساڵی ئایندا موچەکانیان نەدواکەوێت نە لێبڕین لێبێ لە ماوەی یەک ساڵی داتوە باشە ئەو موچە کاکە سەرکۆ ئەی مەسلەی بەڕاستیانی ئەو پرۆژە گرنگە استراتیژیانی کە لە هەرێمی کوردستان بە تایبەتی ینی ئێمە هەمومان نەزانین لە ماوەکانی ڕابردوو لە چەند ساڵی ڕابردوو ینی ئەم دەڤەرە بە تایبەتی سلەیمانیە هەڵەبجێ ئیداری گەرمیانە ڕاپەڕینە هەچی پرۆژی استراتیژی و گرنگەوە سێنراوە بە محکومی ئەوەی کە داهات نییە و دەبێت داهاتەکە خۆت دابینیکی بۆ بودجەی بۆ موچەی ئەو فەرمانبەرانی کە لەم ناوچانەیە هەن ئەمانە بە چارەسەر ئەگاد و بە دادپەروەرانە ئەو پارەی کە لە بەغاوە دێ دابەژەکرێت چکە خەڵک بەڕاستی مەترسی ئەوەی هەیە ینی کەس نایشارێت لە بڕووی ینی ئێمە بەڕاستی ئەم حکوومەتە حکومڕانێکی دروست نەبووە حکومڕانێکی جیاواز بووە و سزادانی تیا بووە و لێبڕینی موچەی تیا بووە و خنکاندنی ناوچەیەک و ئیبرازکردنی ناوچەیەکی بەدواوە بووە ئەمانە هەمووی ئەمانە یانی ئەمە خۆ لە خۆڕا دروست نابێت خەڵک زەنی خراپی نییە وڵای خەڵک زەنی باشی بەم حکوم و حیزبانە هەیە بەڵام ئەمانە دایم لە ئاسی چاوەڕوانەکانی خەڵکانی یعنی ئەمە نوقتەکەیە من کاک ئەوڕۆپێشەوەی جوابی و پرسیاری جەناو بۆیە لەم بودجە گرنگە ئێمە لیژنەی دارایی زۆرینەی پارتی دیموکراتی کوردستانە و جێگیری سەرۆکی لیژنەکە پارتی دیموکراتی کوردستانە و هەر بڕیارێک لێوە دەرەچێت ئەگەر بچێتە بواری دەنگدانەوە زۆرین لای پارتی دیموکراتی کوردستانە سوپاسیانەکەین ئەوانیش بەشێکیان زۆر بە پەرۆشن بۆی کە بودجە بێ و حەڤە نووسرا و زیاترمان کردو بۆ ئەنجومەنی وەزیران کە بێت بودجە بێت ئومێد هەیە بودجە ئێمە داوامان کردووە کردووە یعنی ئەم ڕێکوتنەوە ئەکات کەمە پاڵنەری زیاتر بێ بۆی بودجە هیچ ڕێگایەکی تیان نەماوە حکوومەتە ئەگەر حکوومەتێکە ئەوێت مسقالە زەڕەیەک ئەگەر لە سەدا دەی متمانە بگەڕێنێتەوە بۆ هاوڵاتیان لە بینی باوەڕبوونی هاوڵاتیان بەم حکوومەتە خۆماڵی کە ئێستا هەموو هاوڵاتیانی دڵخۆشن بەوەی کە چوونە بە قەرارێکی بەو قەرارێک کە ڕوویداوە تەسلیم بووە ئەمە ینی خەڵک دڵخۆشە ئێمە حەزمانەکرد خۆمان لە قووەتەوە لەو بڕیارە دەستوریانەی لەوەی کە مافە دەستوریانەی هەرێمی کوردستان هەیەی چونکە بەڕاستی دەستور نە هەموو هاوڵاتیەکەی کوردستان دەنگی پیاوە و بێلایەن دەنگی پیاوە لایەندار دەنگی پیاوە ئەوانی لە دەسەڵاتن دەنگیاوە بۆیە هەمووی یعنی چۆنە لێ ڕقیبە بۆ ئەوەی کە هیچ مافە دەستوریەکی پێشێل نەکرێت چونکە ئەم مافە دەستوریانە بۆنەوەی ئایندەی هەموو هاوڵاتیانی کوردستانە پێ خۆش نەبوو کارێمی کوردستان بە ناچاری بچێتە ڕێکەوتنەوە تەسلیمکردنەوە لەگەڵ ئەمەش کە مۆزوعێکی دەستوریە پێویستەکات بەم شێوازە بپارێزرێ و ئەو حەقەیشی کە لە بودجەی عێراقا ئەنێرێ بۆ هەرێمی کوردستان ئەبێ بخرێتە بودجەی هەرێمی کوردستان ئەتوانرێت بەم نزیکانە ینی بودجەی هەرێمی کوردستان لەسەر ئەساسی ئەو پشکە بێت دروست کرێ لێرە هەموو ساڵێک وەزارەتی پلاندانان ئەوەی کە ئێمە ئاگادارین هەموو ساڵێک وەزارەتی پلاندانان لەگەڵ وەزارەتەکانە بودجەی لێیان وەرگرتووە حازری کردووە بەڕێز سەرۆکی حکوومەت وتێتی ئەم ساڵ بودجاکەین حتا 2021 من لە بیرمە ڕۆژژمێری بودجەیاندانە کۆبوونەوەیان کرد یعنی وایان دانا بوو کە
بێ لە مانگی سیا ئەو کاتەی کە کاکوباس سەردانی بەغایە کردووە حیەکەتی نیشتیمانی کوردستان زۆر جددی بوو لەسەرەوەی کە ئێمە بێ لەگەڵ بەغا ڕێ بکەین و بە تایبەتی ساڵی 2021 ئێمە زۆر جددی بووین لەسەرەوەی کە ئەو کاتە فشارەکانمانەوە بکە ئێمە ڕێ بکەین بەڵام بەداخەوە درەنگ بوو زۆر درەنگ بوو کە بەو ئەو کارە نەکرا بەڵام لەپاڵ ئەمە ڕێگری دروستکرا و خەڵکی پێ هیلا کرا بەڵام ئەمە لە 2021 حکوومەتی هەرێمی کوردستان دوو جۆر بودجێ حازر کردبوو بودجەیەک ئەگەر لە عێراقەوە بێت بودجەیەک ئەگەری هەرێم خۆی بێت بودجەیەک ئەگەر لەگەڵ عێراقا ڕێ نەکەوت لەو داهاتە بەڵام تەنها لەسەر دەسەڵاتی خەرجکردنی پارەکە لە وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیرانەوە بێت یان لە چۆنەڵێ بەپی ستانداردێکی جیهانی وەکەوەی کە هەموو دنیا لەسەریان ڕوا لەسەر ئەمە ڕێ نەکەوتن وە هیوادارم ئەم جارە حەزی شخصی و دەرخستنی شخصی نەبێتەوە کە ڕێگر بێت لەوەی کە هەرێمی کوردستان لەم لە کەداربوونی دیموکراسی و شەفافەتی کە تووشی بووە ئەم حکوومەتە تووشی بووە دەربچێ و بە قەنەعەتی ئەمانەتوان لە ماوەی 20 ڕۆژە بۆ مانگێک بودجە حازر کرێ ئەو کاتە بینێرنە ئەنجومەنی لە ئەنجومەنی وەزیران وەزارەتی پلاندانان وەزارەتی دارایی حازرێکە دەنێرێتە ئەنجومەنی وەزیران بە چەند ناگات ئەوان شتوان لە ماوەیەکی هەفتەیەکە بینێرن و دواتر دەنێرێت بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ئەوانی شتوان سیفەی استیعجالی بدرێتێت چونکە ئەمە قەزەیەکی گەورەیە و بێتە شانازیەکی گەورە بۆ ئەم خولی پەرلەمانە کە لە ئاخیرایەتی کە بتوانن دوای بەڵێ دوو خولا کە هین نەبووە یعنی چۆنەڵی بودجەی نەبووە ئێستا بودجەیە بێت ئەمە گرنگە بۆ ئێمە بۆ هەموو لایەک کە فشار بکەین و ئەتوانرێت لیژنەی دارایی مانگێکی لەبەردەسایە کە بودجەکە ئەوەی کە جەناب تێڵێ نەعەدالەتی لەم باش بۆ عەدالەتی ئەو عەدالەتە چیە بەڵام ئەگەر بێتە پەرلەمانی کوردستانەوە ئەو بێتە پەرلەمانی چونکە بودجە بێت بە کۆی دەنگی ئەنجومەنی وەزیران بێت ئەمە ئەو کاتە گەر نەعەدالەتی هەبێت بۆ نمونە تیمیەشێتی لە ئەنجومەنی وەزیران ئەگەر قەزیەکە بگاتە قەزەیەکی گەورە بڕواکەم ترخۆ ئەوەش ئەو کاتە لەبەر خەڵکو و لەبەر دادپەروەری ئەنجومەنی وەزیر تیمیەکەتی شەبێ بگەڕێتەوە بۆی کە نێڵت غەدر بکرێت و تیمی گۆڕانی لێە و ئەمانە هۆکارن بۆی کە بتوانن ڕێگری بکەن و پەیوەست بێ بە قوتی خەڵکو و گەڕانەوەی عەدالەت کە ئەمان تیمیەکەتی داوای ئەمانەی کردووە ئەگەر ئەمە جێبەجێ بکرێت ئیجبارە بن بگەڕێنەوە من ئێسایڵم یعنی ئەمە ئەتوانرێت بگەڕێنەوە بۆ ئەوەی کە دیفاعکەن و دواتریش ئەگەر لەوەیش تێپەڕێ لە پەرلەمانی کوردستانە یعنی ئەمە لە لیژنەی داراییە لە ناو قاعە ئەتوانین ئەوەی بکەین بۆ خەڵکی ڕوونکەینەوە مناقەشەی بکەین هەموو ئەمانە هۆکارن بۆی کە بە هیچ شێوەیەک نەعەدالەتیتیانە بێ و گرنتی بێ بۆ کێ حەزەکەم ئەمە پامێکی گرنگ بێ بۆمان دەرەکەوێت کە پلەبەرزکردنەوە ئەگەڕێتەوە چونکە مافێکی یاسایی و بەدەست هاتووی هەموو موچەخۆرانە پلەبەرزکردنەوەی دەست پێکاتەوە و پەیوەست بەوەی کە خانشینی هێزەکانی ناوخۆ کە لەبەر 21 میلیارد دینار ئەمەن وەسانویانە کە پەیوەستە بە نزیکەی 240,000 هاوڵاتی ئەم هەرێمەوە کە تایەتی چاوێکی لەدەستداوە دەستێکی لەدەستداوە لە پێناو ئارامی ئەم وڵاتە هەیە لە ئەمەنی کە من باسیەکەم بۆ خانشینەکانی زێرەڤانیمە بۆ خانشینەکانی پۆلیسە لە دووهۆک بۆ سۆرانە بۆ سلێمانیە یعنی بۆ هێزەکانی ئاسایشی ناوخۆ پۆلیس کە لانگری پارتیە یەکێتیە بۆ هەمویانە یعنی ئەمە خزمەتێکە بەو توێژەی کەیسە کەمترینی موچە وەرەگرن 220,000 و ئەمە بێتە گرنتیەک بۆ ژیانێکی شایستە کەمترین موچە بێتە 400,000 توانین بڵێن ئینشاڵڵا لە دوای ئەمە ئەم ساڵێکی ئارام و ساڵێکی دادپەروەری و ساڵێکی پڕ خۆشی و بێقەیرانە بێ بۆ خەڵکی کوردستان ئەمە ئەگەر لە دوای جێبەجێکردنەوە ئەڵێ ینی شەیتان لە ئینەکە لە مابینایە لە کاتی لە تەفاسیلەکەیەتی ئەمە بێ لە تەفاسیلەکە هەموو خەڵکی کوردستان ئەمە چونکە قەزەیەکە پەیوەسە بە ئەگەر لەما بێڵین نەعەدالەتی دروست بێ بێڵین دابین نەکرێ بۆ موچە ئەمە بۆ وەکو چۆن 10 ساڵی ڕابردووگویان چۆتە سەر بەم شێوازەی توانە ڕات ڕوویکی خراپە بەڵام بەوەی کە واقعەکە ئەیبینین و لێکدانەوەی بۆکەین و کە ئەبێت ئەو پارێ بێ بۆ موچە و ڕێکەوتن کراوە و مافە دەستوریەکان و کاتە وڵاتیانی هەرێمی کوردستان ناتوانن
موچیان خوڕێ دوجار یەشێتی و هەندێک لایەنی دیکەش لەسەر هێڵن و داکۆشی کارێکی سەرسەختیشن بۆ ئەم بابەتە بەڕاستی حەزەکەم وەکو دواپیام لە جەنابتە وەرگرم کاک سەرکۆ هەم وەکو ئەندامیشی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم وەکو کادریشی ئەم حیزبەش هەم وەکو هاوڵاتیشی خەڵکی کوردستان ئومێد و ینی هیواکانت چییە بۆ خەڵکی کوردستان یعنی بۆیە چۆنەڵێها خەڵک بێ هیوا نەبێتن لەمە واللهی من بە قەنەعەتی من یەکەم بە بۆچوونی من وەکو هاوڵاتێکی کوردستان ئەم پرۆسەیە دەرهێنانی فرۆشتنی نەوتە لە دەست ئەم چەتە و مافیایی نەوتانە ئەمە کارێکی سوودبەخشە ئارامبەخشە بۆ هەموو هاوڵاتیان و ئێستا هەموو هاوڵاتیان ئەزانن ماگانە چەندێک بەرمیل فرۆشراوە بە چەندێک فرۆشراوە و نانی ئەو دەڵاڵی فرۆشتن و کەمبوونەوە ئەوانەیش هەموویە بڕێت ئەمانە هەمووی ئەمانە خۆخەریک هاتەخن لە داخە ینی ئەمانە تر ئەو سەڵتەنە و ئەو ماگانەی 100 میلیۆن دۆلاری لە داهاتی نەوتە ئەبرا و ئەخرایە بۆ حیزبێک ئەمە نامێنێ ئەمە کۆتایی پێدێ ئەمە بێتەوە کارێک بۆی کە ئەم پارەیە بۆ هاوڵاتیان بێ وە پێویستەکات بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی کە لەم قەزیە سازش بۆ هیچ شتێک نەکەن ئامادە بن هەموو شتێک لە دەست بن لە پێناوی خەڵکی کوردستان لە پێناوی ئەو پارەی کە دێت بۆ موچە و بۆ خۆشگوزەرانی بۆ پرۆژە استراتیژیەکان بێت و عدالەتێک بگەڕێتەوە بۆ هاوڵاتیانی کوردستان لە دوای ئەم 10 ساڵی قوربەسەری ئابووری سەربەخۆ تۆزێک ئاهێک بێ بە دڵیانە و ئومێدیشمان وایە کە ئاهێکی خۆش و بتوانێت خزمەتگوزارێکی باش و موچە دواکەوتنیتیانە بێ و سەرموچە و ئەوانەی کە بە مامۆسایانی گرێبەستن ئەوانەی کارمەندانی تەندروستین گرێبەست نێماتوانین لە بودجا گیان بکەینەوە بە پێی ئەو پارەی کە دێت ئەمانە هەمووی ئەوەیە و دواتر پارێکش دابین کرێ بۆ بەرهێنان بۆ سەرخان و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان. کاکە سەرکۆ ئازاد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان مادوومان کردی دەسەکانە خۆش بێت. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا ئێوەش ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.